ژینا شەهیدە ژینا شەهیدی تەواوی جوانەکان بوو ژینا ڕێگای ئازادی باز کردبووەمە. شیوەن و ناڵەی ئەم دایکە بۆ گیان لە دەستدانی کچە تاقانەکەی 3 ساڵ لەمەوبەر بووە هەوێنی ناڕەزایەتیەکی بەرفراوان کە هێشتا برینی قوڵی لە دەستدانی ئەو کیژۆڵەیە و سەدان گەنجی تر کە لە خۆپیشاندانەکاندا کوژران ساڕێژ نەبووە و هەموو ساڵێک لەم بەرەبەرەی پاییزەدا دەکولێتەوە. ژینا ئەمینی تەمەن 22 ساڵ کچە کوردەکەی سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە وتەی کەسە نزیکەکانی کچێکی تا بڵێ سادە و ساکار و لە ئەخلاق و ویقاردا کەم وێنە بوو، بەڵام ڕۆژی 13 ئەیلولی 2022 لەلایەن پۆلیسی ئەخلاقی تارانەوە بە بیانووی ڕەچاو نەکردنی یاساکانی باڵاپۆشی دەستگیر کرا. 3 ڕۆژ دواتر و بە شێوەیەکی گوماناوی لەم نەخۆشخانەیە نەخۆشخانەی کەسرا گیانی لەدەستدا. شاید حاڵەکان دەڵێن زۆر کچ و کوڕی گەنجی دیکە پێشتر بە شێوەیەکی گوماناوی لای هێزانیەکان گیانیان لەدەستاوە و بە بێدەنگی بە خاک سپێردا بوون، بەڵام ئەمجارە جیاواز بوو. هیچ شتێک نەیتوانی هاواری خانەوادەی ژینا کب بکات و ئەوەش وای کرد بە بەشداری هەزاران کەس تەرمەکەی لە گۆڕستانی ئایچی سەقز بە خاک بسپێردێت. هەر لەوێش ژنان و کچان بە نیشانەی ناڕەزایەتی لەچکەکانیان لابردوو بە دەنگی بەرز دروشمی ژن ژیان ئازادیان وتەوە و ئەمەش بووە ترۆپکی خۆپیشاندانەکان. بە چەند ڕۆژێک هەموو کوردستان و ئێرانی گرتەوە و سنوورەکانی بڕی. ژینا گیان تۆ نامری ناوت دەبێتە ڕەمز. دوای نووسینی ئەم چەند وشەیە لەسەر کێلی گۆڕەکەی ناوی ژینا بووە ڕەمز. وەک باوکیشی ئەمجەد ئەمینی لە 3مین ساڵ یادی کچەکەی دەڵێت ژن مایەی ژیانە و ژیانیش بێ ئازادی کۆیلایەتیە. ئەمجەدی جەرگ سوتاو بە زمانی فارسی نووسیوێتی تێپەڕبوونی ڕۆژ مانگ و ساڵە سەختەکان هەرگیز ناتوانێت بیرەوەری و دۆسیەی ژینامان لەبیر بباتەوە و خەمی لە دەستدانی وەک گرکانێک لە قوڵای ناخمان بڵێسە دەکات و بۆ هەتایە دەمێنێتەوە. تا بمێنێ نوری شاو هێزی بێم تا بمێنێ نوری شاو هێزی بێم دێم و دێم و دێم و دێم و دێم و دێم